ئێران کۆمارێک لە سێدارە. بە پێی یاساکانی ئێران 4 گروپەتی سێدارە دەیانگرێتەوە کە بریتین لە کوشتنی بانقاست، تاوانی سێکسی و هەڵگەڕانەوە لە دین، فەساد فی ئەڕز کە هەڵێنجانی زۆری بۆ کراوە و خۆی لە ڕاپەڕینی چەکداری دژی حکوومەتی ئیسلامی و ناپاکی بەرامبەر هەموو ئیسلام دەبینێتەوە، بە تاوانی گەورە لە قەڵەم دەدرێت کە کۆماری ئیسلامی ئێران بەهۆی زیاتر جێبەجێکردنی ئەم سزا و یاسایانەوە بۆتە یەکەم وڵاتی ئیسلامی و دووەم وڵاتی جیهان دوای وڵاتی چین کە زۆرترین لە سێدارەدانی تێدا ئەنجام دەدرێت. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ئامارێکی بڵاو کردوێتەوە کاتێکدا لە دەمانگی کۆتایی ساڵی 2023دا زیاتر لە 600 کەس لەلایەن ئێرانەوە لە سێدارە دراون کە بەرزترین ئامارە لە ماوەی 8 ساڵدا. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران کە بارگاکەی لە وڵاتی نەرویجە دەڵێت کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت کاردانەوەی هەبێت بەرامبەر با لە سێدارەدان لەو وڵاتەدا. بە پێی یاساکانی ئێران دادگاکانی ئەو وڵاتە ناتوانن سزای لە سێدارەدانی هیچ تۆمەتبارێک هەڵبوەشێنەوە کە تاوانەکەی بەسەردا ساغ بووبێتەوە. ئەو بڕیارە تەنها لە دەسەڵاتی سکاڵاکاریان خاوەن و لێپرسراوی خوێنی کوژراوەکەدایە و هیچ جۆرە لێخۆشبوونێکی حکومی و دادوەری نایگرێتەوە. ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران سزای لە سێدارەدان یەکلایی دەکاتەوە. هەر بڕیارێک لەلایەن دادگای کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ جێبەجێکردنی دواخۆناغی سزای لە سێدارەدان دەبێت لەلایەن ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانەوە واژۆ بکرێت و دوجار سەرۆکی دەستگای داد لەو وڵاتەدا بڕیار دەدات کە سزای لە سێدارەدان جێبەجێ بکرێت یان نا. ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانیش توانای هەڵوەشاندنەوەی ئەو سزایی بۆ هیچ بکوژێک نییە، تەنها دەتوانێت داوای دانیشتنی دادگای پێداچوونەوە بۆ ئەو بەرپرسە باڵایانەی کۆماری ئیسلامی ئێران بکات کە سزای لە سێدارەدان بەسەریاندا سەپێنراوە. ئامارە فەرمی و نافەرمیەکان ئاماژە بەوە دەکەن کە زۆرترین کورد وەبوونەتەوە و دوای ئەوانیش باوەڕدارانی ئاینی بەهایی لە ساڵی 1970ەوە لە کاتی هاتنە سەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە ئێراندا لە سێدارە دراون. ساڵی 1980 با فەرمانی ڕۆحوڵڵا خومەینی ڕێبەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران بۆ هێرشکردنە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و دوای 3 مانگ شەڕ و پێکدادان ژمارەیەک چالاکی سیاسی و پێشمەرگەی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستگیر کران و زیندانی کران. دواتر با فەرمانێکی دیکەی خومەینی نزیکەی 4482 کەس لە زیندانیانی سیاسی و نەیارانی کۆماری ئیسلامی ئێران بە شێوەی نهێنی لە 48 سەعاتدا لە سێدارە دران و لە گۆڕی بە کۆمەڵدا ژێرخاک کران کە ژمارەیەکی زۆر لەو زیندانیانە هەر ئەو چالاکوان و ئەندامانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون کە لە جەنگی نێوان ئەوان و کۆماری ئیسلامی ئێراندا دەستگیر و زیندانی سیاسی کرابوون. دواتر ئەو فەرمانە و بڕیاری لە سێدارەدانە بە کۆمەڵە ئاشکرا بوو. کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند کە ژمارەی لە سێدارە دراوەکان 1879 کەس بوون کە زۆربەیان ئەندامانی مجاهیدینی خەڵقی ئێران بوون. ئەم ڕووداوەش بە ڕووداوی لە سێدارەدانی 88 ناوی دەێنرێت و نەتەوە یەکگرتوەکانیش داوای ڕوونکردنەوە لە بەرپرسانی ئەو وڵاتەی کرد سەبارەت بەو ڕووداوە. زۆرترین ئافرەتی کورد لە سێدارە دراون. فاتمە کەریمی توێژەر و چالاکی بواری ئافرەتان لە نووسینێکی تایبەتدا بە ڕووداوەکانی ساڵی 1980 لا ئێران ئاشکرای کردووە کۆماری ئیسلامی ئێران یەکەم ئافرەتی سیاسی کوردی بە ناوی مەستورە شاسواری خەڵکی شاری سەقز گول لەباران کردووە. دوای ئەویش 43 ئافرەتی دیگەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەمان ساڵدا بە تۆمەتی دژایەتی کۆماری ئیسلامی ئێران لە سێدارە دراون یان گول لەباران کراون. ئێران چۆن کورد ڕاپێچی بەردەمپەتی سێدارە دەکات؟ هەر جۆرە دژایەتێکی حکومی و دەسەڵاتی ئەو وڵاتە دەکرێت بخرێتە خانەی جەنگ لەگەڵ دینی ئیسلامدا. بۆیە هەر چالاکوانێکی سیاسی کورد ئەگەر دژایەتی حکوومەت و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران بکات یان ببێتە ئەندامی پارتە کوردیەکانی نەیاری کۆماری ئیسلامی ئێران دەکرێت بچێتە بەردەمپەتی سێدارە. هەندێک جار دادگاکانی ئەو وڵاتە با سوود وەرگرتن لە یاسای کوشتنی بانقاست، مەرگی چەکدارانی سەر با حکوومەت و پلەدارە سەربازیەکانی ئێران دەخەنە ئەستۆی چالاکوانی سیاسی و بەمەش سزای لە سێدارەدان بە هیچ جۆرێک هەڵناوەشێتەوە و جێبەجێ دەکرێت. زیندانی ورمێ شوێنێک بۆ خنکاندنی کوردەکان. لە نێوان ساڵی 1991 تا 2023 تەنیا لە زیندانی ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 52 زیندانی سیاسی کورد لە سێدارە دراون کە کوردی بەشەکانی دیکەی کوردستان لە هەر سێ پارچەکەی دیکەی تێدایە. ژمارەی ڕاستەقینەی لە سێدارە دراوان دەشاردرێتەوە. بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ساڵی 2010 تا ساڵی 2015
لا ئێران 3581 سزای لە سێدارەدان لەلایەن دادگای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانەوە سەپێنراوە کە بەو پێیە لە هەر ساڵێکدا 706 کەس لە سێدارە دراون دەکاتە لە 1970 لە کاتێکدا ئەو لە سێدارە دراوانە بانهێنی ئەنجام دراوە و بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ئامارەکانیان بڵاو نەکردوێتەوە. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بڵاوی کردوێتەوە کە ساڵی 2010 لانی کەم 273 کەس لە سێدارە دراون و ئەو ژمارەیەش لە ساڵی 2019دا بۆ 280 لە سێدارە درا و بەرز بۆتەوە. دواتریش ناوەندی چاودێری مافەکانی مرۆڤ لە ئێران بڵاوی کردەوە لە 6 مانگی سەرەتای ساڵی 2020دا زیاتر لە 100 کەس لە ئێران لە سێدارە دراون و تەنها 30 کەسیان بە ئاشکرا لە سێدارە دراون و 79 کەس بە شێوەی نهێنی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بڕیاری لە سێدارەدان بەسەریاندا جێبەجێ کراوە. ئەو ڕێکخراوە ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە لە 40 ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێراندا زیاتر لە 6,000 کەس لەو وڵاتە سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێ کراوە. باپێ راپۆرتە ڕۆژنامەوانیەکان ئەو ژمارەیە 180یان بە تاوانی کوشتن سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە و 111یان تایبەت بووە بە مادەی هۆشبەر. جێبەجێکردنی سزای لە سێدارە لە ئێران لە کاتێکدایە باپێ ئامارەکانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی 2 لەسەر 3 وڵاتانی جیهان سێدارەیان قەدەغە کردووە. 100 وڵاتیش سەرەڕای ئەوەی یاسای سزای لە سێدارەیان هەیە بەڵام لە کرداردا یاساکە جێبەجێ ناکرێت. وڵاتی رووسیا لە ساڵی 1996ەوە تا ئێستا هیچ کەسێکی لە سێدارە نەداوە. تەنها وڵاتی چین لە ڕووی ژمارەی لە سێدارەدان پێش ئێران کەوتووە.